سۆسیالیزمە دموکراتیک دووەجار پەکەکە خۆی هەڵوەشانتەوە. ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان ئاگاداری چەکدانانی پەکەکان. خەباتی کورد لە باکووری کوردستان ڕووە و کوێ دەڕوات. دووەجار لە ئیمراڵیەوە بڕیارە سەخت و چاوەڕوان نەکراوەکە درا. پارتی کرێکارانی کوردستان بە یەکجاری خۆی هەڵوەشاندەوە و دوای 40 ساڵ دەستبەرداری چەکەکەی بوو. سەرکردایەتی پارتی کرێکاران بە ئامادەیی تۆمارێکی دەنگی عەبدوڵڵا ئۆجەلان و ئامادەیی نوێنەرایەتی تەواوی قەندیل و ئەوروپا و یەک نوێنەر لە نێو خودی تورکیاوە 12هەمین کۆنگرەی خۆی لە قەندیل و لەژێر چاودێریەکی سەختی نێودەوڵەتیدا بەست. دوای 2 ڕۆژیش لە تاوتوێکردنی دۆخەکە دوجار لەسەر ڕاستپاردەی ڕێبەری پارتەکە بڕیاری گۆڕانکاری لە خەباتی چەکداری درا. بە پێی ئەو زانیاریە تایبەتانەی دراون بە تیوار. کۆنگرەی چەکدانانی پەکەکە پرسێکی نێودەوڵەتی بووە و ئەمریکیەکان ئاگادار بوون. دواتر نەتەوە یەکگرتووەکان ئامادەیی چاودێریکردنی پرسەکەیان گرتووەتە ئەستۆ و پرۆسەکە لانیکەم 1 ساڵ و 6 مانگ دەخایەنێت. پارتە کوردیەکان جگە لە ڕادەستکردنی سەرجەم چەکەکانی بنکە و بارەگە سەربازیەکانیش تۆڵ دەکات و ناوەندە هەواڵگریەکانیش لە وڵاتانی ناوچەکە هەڵدەوەشێنێتەوە و دەیانگۆڕێت بۆ ناوەندی مەدەنی. پرۆسەی ئەشتی لە تورکیا و باکووری کوردستان لە ئێستادا وەتە پرسێکی نێودەوڵەتی و باسوخواسەکانی بە خێرایی دەبنە هەواڵی ئاژانسە گەورەکانی ڕاگەیاندن و ناوەندە ئەکادیمیە سیاسیەکان. پرۆسەی دانانی چەک لە نێو پرۆسەی ئەشتیدا هەنگاوی یەکەمی پاکێجە گەورەکەیە و دواتر پرسی لێبوردنی گشتی لە نێو پەرلەمانی تورکیا و هەڵگرتنی گەمارۆ لەسەر ناوچە کوردیەکان و تەنانەت بابەتی ئازادی خودی ئۆجەلانیش دێتە بەرباز. پرسەکە لە نێوخۆی تورکیا و لە ناوچەکەشدا تەواو پرسێکی هەستیارە چونکە بەستراوە بە گۆڕانکاریە نوێەکان و گۆڕانکاری لە هێزدا. بە تایبەتتر دۆخی نوێی سووریا و ئیسرائیل و ئێران دەسەڵاتدارانی تورکیا نایانەوێت ئەو هەلو دەرفەتە گەورانی ڕوویانداوە لە دەستیان بچێت یان بە زیانیان بشکێتەوە. هەر بۆیە خودی سەرۆکی تورکیا ڕاستەوخۆ سەرپەرشتی پرۆسەی دانانی چەک و ئاشتی و هێنانەوەی کورد دەکات بۆ نێو دامەزراوە مەدەنیەکانی تورکیا. بە چەکدانانی پەکەکەش هەم سیاسەتی کوردان لە باکوور گۆڕانکاری تەواوەتی بەسەردا دێت و ئەم لە باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە باکوور چیتر کورد و تورک دوو دوژمن و دوو دژبەری سەخت نابن و با درۆن و فڕۆکە لە یەکدی ناکوژن و کوڕوگەنجی هەردوو لا ناکوژرێن کە ئەمە لای شەقامی تورکیا هێڵی سوورە و زۆرترین خواستی لەسرە. لە ڕۆژهەڵاتدا پژاک بەر گۆڕانکاریەکان دەکەوێت و لە باشووریشدا چی دیکە ترسی ڕوودانی شەڕی براکوژی نابێتە ڕۆژاو. لە ڕۆژاواش بە هەمان شێوەی تورکیا کورد سوودمەندی سەرەکی پرۆسەکە دەبێت بەو پێیەی سیاسەتی نوێی بەڕێوەبردننی تورکیا و سووریا هەمان پاکێجن. گۆڕانکاری لە تورکیا ڕاستەوخۆ بێ چەند و چۆن کاریگەری لەسەر سووریا دەبێت. بەو پێیەی سووریای نوێ لەلایەن تیمی سەرۆکایەتی تورکیاوە ئیدارە و ئاراستە دەدرێت. سەرگرتن و سەرکەوتنی پرۆسەی ئاشتی واتە دابینکردن و گرێنتی ئاشتی بۆ تەواوی ناوچەکە بەلانی کەمەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ئەگەری شکستێنانیشی دوور نییە ناوچەکە ڕوو لە ئاڵۆزیەکی دیکە نەکات.